یەکەم کۆبوونەوەی لوتکەی مافەکانی مرۆڤ ئەم ساڵ سەنگی خستە سەر قەیرانی پەنابەران، بڵاوبوونەوەی توندوتیژی توندڕەوی و زیادبوونی تاکڕەوی ئەو ئاسەنگانەی کە ڕێکخراوەکە پێی وایە دەبێت ئەمریکا ڕۆڵێکی سەرەکی تێدا ببینێت. ئێمە لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ یەکەم پێمان وایە ڕێبەرایەتی ئەمریکا لە ئاستی جیهانیدا هەردەمێنیتەوە، بۆیە پێویستە حکوومەتەکەمان پابەندی بەهاکانی لە ڕێبازی دەروەیی و ناوخۆشدا بێت. سیناتۆری دیموکرات بێن کاردن دەڵێت ئاسەنگەکان لە پێناو مافەکانی مرۆڤ جیهانین دەکرێت بە سەریاندا زاڵ بین. بیرۆکانمان بەهاکانی جیهان و پشتیوانی فراوانتری جیهانیە بۆ ئەم بەهایانە. ئێمە لەم مشت و مەڕەدا سەرکەوتوو دەبین، ئێمە بەکردەوەکانمان سەردەکەوین و با پێتان بڵێ من گەشتبینم. کاردن گوتیشی سەرکەوتن لەم شەڕەدا مانای جیهانێکی پارێزراوترە بۆ نەوەکانی داهاتوو. لوتکەیەکەی ئەم ساڵێکێک بوو لە چەندین ڕێوڕەسم لە واشنگتن بە بۆنەی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ بە پشتیوانی نەتەوە یەکگرتوەکان کە هەموو ساڵێک لە دەی مانگی 12 یاد دەکرێتەوە. ئەمە ڕێزگرتنە لە جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ کە ساڵی 1948 لە ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان پەسەند کرا. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.